پیرۆ بۆ سنوورە باکووریەکانی وڵاتەکەی بارینە ئاسایی تەندروستی ڕاگەیان بەهۆی بەردەوامی شەپۆلی بەرێشاوی هەزاران فەنزویلی کە بەهۆی قەیرانی ئابووری و برسێتیەوە سەرباری ڕێشۆنە توندەکانی هاتنە ناوەی کۆچبەران وڵاتەکەیان بەجێدێڵن. سەرۆکی پیرۆ مارتن ڤێسکارە بۆ ماوەی 6 ڕۆژ بارینە ئاسایی ڕاگەیان بووە دوو هەرێم کە کەوتونەتە سەر سنوورە باکووریەکانی وڵاتەکەی ئاماژەیدا بە مەترسی کە ڕەنگە لە ئانوسادا ڕووبدات ئەویش تەندروستی و گرفتی دەستشۆری و ئەو دەستخانەکانە بەهۆی ئەو کۆچەوە. بەڵام ئەم بەیاننامەیە کە لە ڕۆژنامەیەکی فەرمی حکومەتدا بڵاوبووەتەوە ئاماژەی بە وردەکاری زیاتر نەداوە سەبارەت بەو مەترسیانە. هاوکات ئەم هەفتەیەش نەتەوەی گرتوەکان گوتیان کۆچی فەنزویلەکان بۆ وڵاتانی دیکەی باشووری ئەمریکا دەگاتە ساتەوەختێکی هەستیار هاوشێوەی ئەو پەنابەرانەی کە لە ناوچەی دەوروبەری دەریای ناوەڕاستدا تیایدا دەژین. هەروها کاربەدەستانی باڵای کاروباری کۆچ و کۆچبەرانی پیرۆ و کۆڵۆمبیا و بەرازیل لە بۆگۆتا لە پایتەختی کۆڵۆمبیا کۆ دەبنەوە بۆ ئامادەبوون لە کۆبوونەوەی لوتکەیدا کە بۆ ماوەی 2 ڕۆژ بەردەوام دەبێت لە پێناو و توێشکردن لەبارەی چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ لێشاوی کۆچبەراندا. هاوکات پیرۆ کۆڵۆمبیا لە بەیانامەیەکی هاوبەشدا دەڵێن ئێستاکە نزیک لە 1 ملیۆن فەنزویلی لە کۆڵۆمبیا دەژین و ئەمە بێجگەلەوەی 400,000یان لە پیرۆ دەژین کە تەنها 178,000یان لە ڕووی یاساییەوە ڕێپێدراون لە وڵاتانەدا بمێننەوە. هەڵاتنی هاوڵاتیانی فەنزویلی بەهۆی قەیرانە ئابووری و تەنگەژە سیاسیەکانی وڵاتەکەیانەوە بابەتێکە بۆتە تاوسەندنی فشارێکی زۆر بۆ وڵاتانی دراوسێ. هەروەها لەم مانگەدا ئیکوادۆر و پیرۆ ڕێشۆنەکانی هاتنە ناوایان تونتر کردوێتەوە پەیوەستیان کردوون بۆی کە لە بری هەڵگرتنی کارتی شوناسنامەی نیشتیمانی پەساپۆرت هەڵگرن. لە بەرازیلیش بەهۆی ڕووداوەکانی ئاژاوی جێڕیەوە سەدان کەس گەڕاونەتەوە بۆ وڵاتەکەی خۆیان.